خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەشەکەین دوای ئەوەی لەسەر بارەگایەک لە شاری کەرکووک خوێنی 4 گەنج ڕژا ئاڵۆزی لە کەرکووک دروست بوو خەریک بوو دۆخەکە لەدەست دەرچێت. یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆمەوە لە کەرکووک ماوەتەوە هەوڵێکی زۆریدا بۆەوەی بە کەمترین زیان کەرکووک و کەرکووچەکان لەو دۆخە و لەو پیلاندا ڕشنە دەربازیان بێ وەکو بەرپرسە باڵەکانی یەکێتی دەڵێن کە ئەمە پیلان بۆ داڕژراو بوو بۆی کەرکووک کێتە دۆخێکەوە کەیدی ئیسراحەت و ژیان لە کەرکووک و کەرکووچەکان هەڵبژیرێت. ئەوەی بینیمان کە ئەمڕۆ پرسە لە 4 ناوچەی جیای پارێزگای کەرکووک هەبوو تەنها لەبەرەوەی ئەوانە کوردن و پیلانەکەش وەک بەرپرسانی حزبی یەکێتییان ئەڵێن پیلانێکی ناوخۆیی و بەداخەوە دەستی کورد. ئێستا دۆخی کەرکووک لە چ ئاستێکدا و یەکێتی چ بڕیارێکی داوە بۆ کەرکووک و ئێستا سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لەگەڵ پەرلەمانتارانی کەرکووک لە کۆبوونەوەدا هەوڵەدەین لە وردەکاری ئەو کۆبوونەوە شوێر بگرین. میوانەکانی ئەم شەوی پانۆڕاما لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز دڵپاکتایرن دامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێربێن خاتون هەروەها بڕیارە دوای کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران یان سەرۆک وەزیران وەک کاروانەڵێ کە ئەویش دێت لە نووسنگەی بەغدا لەگەڵمانە بێ هەوڵەدەین زانیاریش لەوەرگن. دڵپاکخان بەخێربێ. دۆخەکە بۆچی گەیشت بەوەی کە خوێنی 4 ڕۆڵەی کەرکووک بڕشێت؟ بەداخەوە ماوەیەکە زیاتر لە ئەتوانم بڵێم لە دوای پرۆسەی هەڵبژاردننی عێراق و هەروەها تەشکیلکردنی حکوومەت و گەیشتن بەڕێکەوتن لە نێوان پێکاتەکانی عێراقا بۆ تەشکیلکردنی حکوومەت دیارە یەکێک لە هەوڵەکانی پارتی وەکو حیزبێکی سیاسی کە ئێمە و کوێکیتی نیشتیمانی کوردستانەوە بە مافی خۆی ئەزانین کە بگەڕێتەوە بۆ بارەگاکانی و ممارسەی کاری سیاسی خۆی بکە وەکو هەموو حیزبێکی تر. ئەمە وەکو گفتوگۆ لەگەڵ دەسەڵاتدارانی عێراقی بەردەوام بووە بە تایبەتی ئەو بارەگایی کە لە 16 ئۆکتۆبەرە پارتی چۆڵی کرد و بەجێ هێشت و هەتا ئێستا نەگەڕایەوە ناو ئەو بارەگایە. هەمیشە لە گفتوگۆکانیا داواکاری ئەو بارەگایە بووە لە کاتێکا لە ناو کەرکووکە پارتی دیموکراتی کوردستان 19 بارەگای هەیە هەر 19 بارەگاکەی لە لق و لە کۆمیتە و لە ناوچە هەر هەمووی ئێستا چۆڵە بەڵام پارتی خۆی بە بیانووی جۆراوجۆر و بە هەندێک ڕێکلام و هەندێک فرۆشتنی وەتەنیات بە خەڵکی کەرکووک باسی ئەم بارەگایانەیەکە. بەڵام تاکە بارەگایە کە پارتی هەمیشە لە دانیشتەکانیان لەگەڵ حکوومەتی عێراقی باسی کردووە ئەو بارەگایەتی کە لەسەر ڕێگەی کەرکووک هەولێرە. ئەم بارەگایە دیارە ماوەی پێش ئێستا یەکێ لە سەردانەکانی سەرۆکی حکوومەت بۆ بەغدا داخوازی بۆ چۆڵکردنی ئەو بارەگایە. دیارە بەڵێنی ئەویان پێداون کە بارەگاکە لە یەکی نۆیە ئەم بارەگایانە ئەبێ چۆڵ بکرێ و ئەوەی کە قیادەی عملیاتی کەرکووک کە ئێستا لەوێیان چۆڵیکەن و پارتی بچێتەوە بارەگاکانن. تا ئێرە پرۆسەیەکی ئاساییە ئێمە ڕێزی لێگرین هەروەکوتم لە بەرەوەی حیزبەکە حەقی خۆیەتی ممارەسەی کاری خۆی بکە و بارەگای هەبێ وەکو لە پرۆسەی دیموکراسی ئەگەر ئێمە باسی بکەین. بەڵام پێش ئەوەی کە ئەو مێژووە بێت بەشێک لە چەکدارانی حەشدی شعبی و بەشێک لە حیزبە تورکمانەکان کە خودی ئەو حیزبانە بارەگان لە ناو هەولێرە هەیە و سەرکردە دیارەکانی و حیزبانە لە هەولێرە نیشتەجێن هاتن مانگرتنێکیان کرد لە بەردەم بارەگاکەی پارتی و وتیان ئێمە ڕێگەنادەین پارتی بگەڕێتەوە ئەو بارەگایە لە کاتێکە ئەگەر قیادەی عملیاتی کەرکووک ئەو بارەگایە چۆڵ بکە ئێمە خۆمان ئەچینە ناو بارەگاکەوە بۆ ڕێگری لە پارتی بکەین بچنە بارەگاکە. ئەو بڕێگاکە داخرا ماوەی نزیکەی 3 ڕۆژ بەداخەوە نەهامەتێکی بۆ خەڵکی کەرکووک دروست کرد داخستنە ئەو بارەگایە لەبەرەوەی شاڕێی نێوان دوو پایتەختە بەغدا و پایتەختی هەرێمی کوردستان
خەڵک بەرژەوەندی هەیە و بە تایبەتی لەبەر ئەوەی کە ئەو شاڕەیە جادەیەکی دووسایدیە هەتا ناو هەولێر زیاتر ئەو ئۆتۆمبیلە بار هەڵگرانەی کە باری قورسیان پێ بەو شاڕەیە ئەڕۆشتن و خەڵکیش ڕۆژانە هەیە دەوامی لە هەولێرە و هەشە بە پێچوانەوە لە هەولێرەوە دێ دەوام لە کەرکووکەکە و هەشە کاسبی لە نێوان ئەو ڕێگایەکە ئەو ڕێگایە داخرە ئەمە کاریگەریکی زۆر گەورەی هەبوو لەسەر خەڵکی کەرکووک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی سەرکردایەتی یەکێتی لەو شارەیە زۆر لە هەوڵی ئەوەیە بوو کە لەگەڵ بەرپرسانی شارەکە قسە بکە بۆ ئەوەی هیچ نەبێ ئەگەر مانگرتنەکەشەیە هیچ نەبێ ئەو ڕێگای لە خەڵک بکرێتەوە بۆ ئەوەی بەردەوام بێ بەڵام بەداخەوە هەتا ئەو کاتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم گفتوگۆیان نەبوو بۆ کردنەوەی ئەو ڕێگایە تەنانەت پارتی دیموکراتی کوردستان لەلایەن بەرپرسەکانیانەوە وە نە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ورتەیەکیان لێ نەهاتووە لە کاتێکە ئەم مانگرتنە لەسەر بارەگاکەی ئەوانە تەنانەت قسە هەیە لە ئەوەی کە پەیامنێری کەناڵەکانیان باسی لەوە کردووە کە ئیعازیان پێدراوە ئێمە بە هیچ شێوەیەک ڕووماڵی ئەم هەواڵە نەکەی لە کاتێکا تۆ هەر بەردێکە کەوێتە خوارەوە پامنێری ڕوودا و کەی 24 لەوێ حزوریان هەیە بەڵام ئەم ئەحداسە گەورانە لە ناو کەرکووکە هەبوو ئەوان غائب بوون لەوێ بە بەردەوامی سەرکردایەتی کەرکووک بە تایبەتی هەواڵ ئاسۆمامەند زۆر سەرقاڵی ئەوە بوو کە لەگەڵ بەرپرسانی ئەوێ قسە بکە و قەناعەتیان پێ بکە کە دۆخەکە نەگا بە ئاراستەیەکی تر کە خەڵکی کەرکووک زیاتر زیانی پێ بکات بەڵام ئەوە بوو شەوی سیویەک لەسەر یەک کە بڕیار وا بوو لە سەعات 12 شەوە ئیتر ئەو بارەگایە چۆڵ بکرێت و پارتی بچێتەوە ئەوێ دیارە پارتی بە بەرنمەیەکی تر جارێکی تر کۆمەڵی خەڵکی گێرە شێوێنیان خستۆتە ناو خۆپیشاندەرەکانەوە و بەشێک لەو تەنانەت لەوانەی کە لەوێ شابوون کە پێیانەوە ترێ حەشدی شعبی ئەمانەش بە شێوەیەک لە شێوەکان بە بەرنامە نێردرابوون بۆ ئەوێ لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە بۆی پشێوی و ئاژاوەیەک دروست بکرێ و بارودۆخەکە لە خەڵکی کەرکووک تێک بدرێ ئەو بوو تند و تیژەیەکی لێکەوتەوە ئەو شەوە بەڵام هەرچۆنێک بوو تەنانەت ویستیان دەستدرێژی بکەنە سەر بارگای یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە بارگای مەکتەبی سیاسیە بەڵام بە شێوەیەکی جیرانە مامەڵە لەگەڵ دۆخەکە کراوە ئەو وەزعەکە ئارام بووە ئەو بوو لە یەکی نۆیە خەڵکەکەیان هاندا لە دوورەوە شاخەوان عەبدوڵڵا کە لەسەر شاری کەرکووک نوێنەرایەتی پەرلەمانی وەرگرتووە و ئێستا جێگری پەرلەمانی عێراقا و پۆستێکی سیادی گرنگی هەیە لە بری ئەوەی لە ناو مرکزی بەغایە لەگەڵ دەسەڵاتدارانی بەغا کار لەسەر چارەسەرکردنی دۆخەکە بکە بە شێوەیەکی ئارام لەوێەوە تەسریحاتی ئەدا بۆ هەندانی گەنجەکان و هەروەها بۆ ئەوەی سەرقاڵیان بکات و دەفعیان کا بۆ کێشەیە کە بەداخەوە ئەم کێشە ناخۆشانەی لێ بکەوێتەوە گەنجی کەرکووکیش خۆتان نەزانن لەبەرەوەی هەتا ئێستا لە مەسەلەی پرسی نیشتیمانیان خوێنگەرمن و هەتا ئێستا هەستەکەن بە تەواوەتی هەوای ئازادیان هەڵنەمژیوە کۆمەڵێک گەنجی خوێنگەرم دەفعکران بۆ ئەوەی بچنە ئەوێ بەڵام بە تەقەکەرەکان کە بەداخەوە کرێکە لە هەندێک لە ناو خۆپیشاندەران شتەقە کراوە مثلا لێچێک لە پەیامێرەکان ئەڵێ لە ناو خۆپیشاندەران شتەقەیە کراوە مثلا بۆی دۆخەکە ئاڵۆزتر بێت بەڵێ خۆ تەقەکە لە ناو خۆپیشاندەرانەوە کراوە بۆ خەڵک بە پێچوانەوە گومان هەیە بەشێک لەو شەهیدانێک کە هەیە بەدەست ئەوانە شەهید کرابن کەوا هێنراون بۆ مانگرتنەکە کێشەکە لەمەیە بەداخەوە خۆتانە بینن کۆمەڵی گەنج بریندار بوون و 4 شەهید کە ڕۆڵەی هەژار و کەم دەرامەتی ئەو شارن خوێنیان بەخشی بەمەشەوە بەداخەوە پارتی دموکراتی کوردستان نەوەسا ئەنجا لەو دیوی ئاڵتن کۆپریەوە کەوتنە هوتافکێشان و زیاتر وروژاندنی خەڵکی کەرکووک ئێمە هێزمان هێناوە لە ئاڵتن کۆپری جێگیرمان کردووە هێزیان بردو بۆ وتیانە چینە سەر کەرکووک ئەمڕۆ بەرپرسێکی باڵا ئەڵێ لەبەر خاتری کۆمەڵێک فەرماندەی سەربازی عراقی زوومەکەمان زارە ڕاگرتووە من پێم وانە ئەمە خاتر و خۆتری تیاابێ لەبەرەوەی هەر لە ئەساسە کۆکردنەوەی هێز لە دەوروبەری هەولێر بۆ بەرگریە لە هەولێر نەک لە کەرکووک و بۆ ئەوەشە کە ناو کەرکووک زیاتر بوو و ژێنرێ بە و
هوتاف و دروشمانەی کە گەنجی خوێنگەرمی کەرکووکی پێبوروژێنەوە ئاڵۆزیەکە لە ناو کەرکووکە دروست بکەن بەم شێوەی کێشەکان ڕوویدا و دوای ڕشتنی خوێنی ئەو چوار شەهیداوە کۆمەڵێک گەنج کە بریندار بوون ئیتر بە هەموو شێوەیەک لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی گەنجانات چەندە کوردن و کەرکووچین بەڵام باز لەوە کرێت کە لە ڕیزەکانی چەتی بوون بووە خۆتەزانی کێشەکە و گەنجی یەکێتی ئەچێتە ناو ئەو پیلانە خۆتەزانی کێشەکە لە گەڕەکی ڕەحیماوە و شۆرا و لەو گەڕەکانەیە ڕوویداوە چکە خودی بارەگاکە لە شۆراوە و ڕەحیماوەش گەڕەکێکە بەناوبانگە بۆی کە گەڕەکی سەوزە گەڕەکی کێتیەکانە و خەڵکی ئەو گەڕەکەش مافێکی ئاسایی خۆیانە هاتوو چۆ بکەن چکە خەڵکە بۆ لە دەرەوە بۆ گەڕاوەتەوە خەڵک هەبووە لە نەخۆشی هەبووە کە لە دەرەنجامی هاتوو چۆکەیە لە دوورۆ تەقەی لێکراوە بۆ نمونەیەکێک لەو گەنجانە بنزین فرۆشە ئەبێ کابرایەکی کاسبی بنزین فرۆش چ بەرژەوەندیەکی هەبێ بچێتە چه خۆپیشاندان بکە ئەگەر مەسەلە کاسبی نەبێ بۆیە بەشێک لەو گەنجانە بڵێ ڕۆڵەی یەکێتی نیشتیمانی کوردستانن بەداخەوە کە گومان تەنانە لە شەهیدکردنیشان هەیە کە ئەوانەی تەقیان لێ کردوون بە بەرنامە و بە پلانی داڕێژرا و تەقیان لێکردبن چکە ئەوانەیەکێکیان چەند دقەیەک پێش ئەوەی شەهید بکرێت چاوپێکەوتنی کردووە بۆیە بەدڵنیایی پێتەڵم ئەوانە شەهیدی یەکێتین و بە حکومەوەی خەڵکی ئەو گەڕەکانن باشە بەڕێز زڵپاخان ینی بۆچی پارتی ئێوەی ئاژاوە و خوێن ڕشتن لە کەرکووکە هەبێت ئەم سیناریۆیە بە پێی لێکدانەوەی بەشێک لە سیاست مەداران و ئەوانەی کە لە کۆڵینەوە لە بواری سیاسیەکەن چەندین بۆچوونی جیاواز هەیە یەکێک لە بۆچوونەکان ئەوەیە کە تەنانەت پارتی دیموکراتی کوردستان هیچ بەرنامە و ئەجەندایەکی ئەوە وازەحە کە هیچ بەرنامە و ئەجەندایەکی لە بۆ خزمەتکردنی شاری کەرکووک بۆ داکوکیکردن لە کوردستان نیەتی کەرکووک نییە کە ئەمەی نەبێ لەبەر ئەوە هەوڵەدا بە شێوەیەک لە شێوەکانی تر ناوی لە ناو کەرکووکە هەبێ ئەش لە ڕێگەی ئاژاوە و هەروها پلاندا ڕشتن بۆ ئەوەی پشێویەک لە ناو شارەکە دروستکە هەمیشە ناوی لەسەر ناوان بێ بڵێن پارتی ئەمەی کرد لە لایەکی کەشەوە ئەمە بەشێکە لە بانگەشەی هەڵبژاردن بۆ خۆی کە بە خەڵکی کەرکووک بڵێ ئێمە هێزێکی نیشتیمانین ئەمانوێ بگەڕێنەوە کەرکووک و بەڵام حەشدی شعبی ڕێگەنادا ئێمە بچینەوە بارەگاکانمان زۆر باشە ئەگەر تۆ بارەگایەکەت ئێستا حەشدی شعبی ڕێگری لێ کردووی بەڵام هەژدە بارەگای ترە کراوەیە ئەگەر تۆ حیزبێکی سیاسیت مەبەستت خزمەتکردنی شاری کەرکووک و ڕۆڵەی کەرکووکە لەو هەژدە بارەگایی تر ئەتوانی کاری سیاسی بکەیت و جگەلەوە ئەتوانی ئەو بارەگایە وەرنەگری لەو لای ئەو بارەگایەوە تۆ بارەگایەکی تردا بنێ ئەگەر مەسەلە ئەمەیە بەڵام بەداخەوە ئەگەر لە مێژووی سیاستکردنی پارتی لە کوردستانە ئەگەر تۆ تەماشای بکەیت هەمیشە یان لە بەردەم بارەگاکان یا تەقی لە خەڵک کردووە و خەڵکی شەهید کردووە یا لەسەر بارەگاکانی ڕۆڵی خەڵکی بە شەهیددان داوە ئەگینا باشە بارەگا و مقدسێ هەیە قودسێتی هەیە لە لای من ئینسان لە هەموو شتێ پیرۆسترە بێگومان بە تایبەتی خوێنی ڕۆڵەی کورد لە هەموو شتێک بەهاتر و بە نرخترە ئەگەر تۆ بارەگایە کرد لە لا پیرۆزە ئەی خاکت بۆ لا پیرۆز نییە کەنیوەی خاکی کوردستانە فرۆشتووە ئەی خاکە بۆ لا پیرۆز نییە کە ڕۆژانە فرۆکەی تورکی دێ لە ناو خاکی کوردستانە بۆمبارانی ئەکا و ڕۆڵی ئەم خەڵکە بە کوشت ئەدا و هەروەها خاک ئەسووتێنێ زەویزار ئەسووتێنێ دار و دارستان ئەسووتێنێ بۆ لەوەیە پیرۆز نییە بەڵام بارەگایەکی حیزبی پیرۆز بێ بەڵام پرسیارەکە لەوەیە لە ناو 19 بارەگا بۆ تەنها بارەگاکەی شۆرا و پیرۆزە بۆچی ئەبێ بارەگاکەی شۆرا و خوێنی لەسەر بڕێژرێ و پشیوی و ئاژاوە لە ناو کەرکووکە دروستکە بەڵام بارەگاکانی تریان بەلاوە ئاساییە چونکە ئەگەر تۆ سیری کاری سیاسی بکەی پێویستە تۆ نەترسی لەوەی بارەگاکەت لەکوێیە پێویستە تۆ کەرکووک هەمووی بە خۆت بزانی هەموو بستێکی کەرکووک بەهی خۆت بزانی لە هەر شوێنەکە بارەگا دامنێ بۆ تۆ جیاوازی نەبێ بەڵام بۆ خۆی ئەمە ئەجەندایەکە ئەمە سیناریۆیەکە نەک تەنها پارتی دەوڵەتانی ئەقلیمیشی لە پشتە هێزی تری ناوخۆیشی لە پشتە بۆی پشێویەک لە کەرکووکە دروست بێ بۆ ئەوەی خەڵکی نەهامەتی شاری کەرکووک
هەمیشە بەو نەهامەتیە بژین و بەردەوام بن بەو شێوەیە چونکە ئێستا خەڵکی کەرکووک بە تایبەتی ئەگەر ئێمە سەیریکەین لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە لە کەرکووکە هەموو حیزبە کوردیەکان قەرزاری خەڵکی کەرکووکن پێویستە خزمەتیان بکەین پێویستە خزمەت گوزاریان پێ بگەینێ چونکە لە سەردەمی دەسەڵاتی بەعسە هەموو گەڕەکە کوردیەکان بێ ئاو بوون هەموو گەڕەکە کوردیەکان شەقامەکانیان قێتاو نەکرابوو هەموو گەڕەکە کوردیەکان خزمەت گوزاری و شارەوانی باشی نەبوو بەڵام لە دوای پرۆسەی ئازادیەوە ئێمە ئەمانتوانی هەمومان خۆمان لێ هەڵکەین بیکەین بە کێبڕکێ بۆ خزمەتکردنی زیاتری خەڵکی کرد بەڵام ماڵوێرانی زیاتر دروست بوو ململانە ئێستا لە دەرەنجامی ئەم سیاسەتە چەوتەی پارتی بەداخەوە خەڵکی کەرکووک زیاتر نەهامەتیان چەشتووە خەڵکی کەرکووک زیاتر حەزبەنە ئارامی ئەکەن خەڵکی کەرکووک زیاتر جەرگ سوتاو بووە بۆ نمونە ئەم شەیت هاوکار خێزانەکەی کە ئەگریا لە پرسەکە ئەوت دوو مانگە موچەی وەرنەگرتووە کێبەر پرسەلەوەی کە موچەی تۆ خەبات بکە بۆ موچەی ئەم هاوڵاتیە دابینکەی نە بچی خوێنی بڕێژیت و بە کوشتی دەی لەو لاشەوە بڕیارێک دەرکەی بڵێ هەمویان ئەەکەم بە شەهیدی سەنگەر لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە پێمان خۆش نییە هیچ کەسێک شەهیدانی بۆ بڕێتەوە چونکە لە بەرەوەی ئەساسن پێمان خۆش نییە کەس شەهید بێ لە بەبەری پێمان خۆش نییە ڕۆڵەی ئەم میلەتە خوێنی بڕژێ لە پێناوی بارەگایەکە کە دار و پەردووە هیچ بەهایەکی نییە باشە قەرار بوو شەڕەکە شەڕینەتەوەی بێ ئێستا بوو بۆ شەڕێکێتی و پارتی هەر قەرار نەبوو شەڕینەتەوەی بێت نامە بەس ململانەیەکی نەتەوەی بێ عەرەب بۆ خۆی بڵێ من زیاتر و تورکمانم کورد بڵێ من زیاتر پارتی پارتیە کە خەڵکی کەرکووک و گەنجی کەرکووکی پێ خەڵەتێنێ بە ناوی شەڕی نەتەوایەتی نابێ لەسەر بارەگای ئەوەی پارتیەی کە شەڕی نەتەوایەتی بە دەستورە کرێ لە عێراقا شەڕی نەتەوایەتی لە هۆڵەکانی پەرلەمانە ئەکرێ شەڕی نەتەوایەتی لەسەر جادە و بە قەناس و بە فیشەک و کەسێک بە ماتۆر سوار بچێ بەرامبەر بە حەشدی شعبی بوەسێ بەو هەموو ئەسلیحە زەبەلاحەیەوە ئەمە پێی ناوترێ شەڕی نەتەوایەتی شەڕی نەتەوایەتی کورد ئێستا لە هۆڵەکانی پەرلەمانە لە دەستورە و هەروەها لە پەیوەندیە دروستەکانێتی لەسەر لەگەڵ لە ئەسەر ئاستی نێودەوڵەتی بۆچی ئەبێ ببێ بە شەڕی گەڕەکێک لە ناو شۆراوە تۆ ڕۆڵەکانی خۆت بە کوژ دەی بەڵام بۆچی ئەی با بۆ شەڕی پارتی و یەکێتی نا ئاوەتە خوازی شەڕە نەبڕیاری شەڕی هەیە و نە لەگەڵ ئەو دۆخە نەخوازراوەی کەرکووکایە بە پێچەوانەوە یەکێتی خۆی بە خاوەنی کەرکووکە زانێ خۆی بە خاوەنی دوا دڵۆپی خوێنی کورد ئەزانێ لەو شارەیە و هیچ کاتێک ئاوەتە خوازی ئەوە نەبووە خوێنی کورد بڕێژرێ و ئاوەت خوازی ئەوە نەبووە ڕۆڵەی کورد بە شەهیدان بدرێ و بۆ ئەوی بیانکەین بە شەهید و مزایدەیان بەسەرا بکەین بۆیە باشە کەسێک گەر بە زیندوی دوو مانگ بێ موچێ وەرنەگرت پێ بۆچی بە شەهید بوون دوای شەهید بوون چ سوودێکی هەیە تۆ امتیازاتی بیت باشە ئێستا دوو مانجی ماوە بۆ ئینتیخابات قەرار بوو کوردایەتی بکرێ ئەمڕۆ لە پرێس کۆنفرانسەکەی وەزیرانی دەرەوەی تورکیا و ئێران باسییان لەوە کرد کە وەزیری دەرەوەی تورکیاوتی کەرکووک گرنگە بۆیە بە عێراقێکی بچووکە بۆ کورد مامەڵە لەگەڵ و عێراق بچووکە ناکە بۆکو کورد مامەڵە بکە بۆ شەڕە لەسەر وەک خۆ دوتت لەسەر بینایەک لەمەشە بەداخەوە من ئەڵێم جارێکی ترش ئەڵێم بەداخەوە یەکێتی زۆر هەوڵی هاوپەیمانیەکی یەکگرتوویدا لە ناو ئەو حیزبانەی کە لە کەرکووکە هەن بۆی بە یەک لیست بە ناوی کوردەوە بچنە هەڵبژاردنەوە شەڕی پێکاتەکانی تر بکەن کاڵێم شەڕمە بەسم شەڕی هەڵبژاردنە نەک شەڕی ئەمریکا دوێنێ ڕوویدا شەڕی دیموکراسی شەڕی پەرلەمانی شەڕی هەڵبژاردن بەڵام بەداخەوە پارتی وەکو هەمیشە خۆی لە سەنگەری کوردایەتی جا کردەوە بە لیستێکی جیا خۆی ئەعلان کرد و کتیش لە ژێرەوە ئاگاداری هەموو تەحالوفات و هەموو بەڵێنەکانیەتی کە لەگەڵ حیزبە عەرەبیەکانە لەگەڵ حیزبە تورکمانەکانە چۆن سازشەکە لەسەر ئەوەی پۆستی پارێزگار ببەخشێ بەم و پۆستی فڵان شوێن بدا بەم و تەنانەت پێش پرۆسەی هەڵبژاردن پارتی دەستێوەردانی لە دانانی سەرۆکی زانکۆیەکیشدا کردو لە کەرکووک کە کاتێک کاندیدێکی یەکێتی بۆ ئەو پۆستە کاندید بووە لە ڕووی مواسەفاتی علمیەوە مەرجەکانی تیا بووە بەڵام گوناحی چییە ئەم دکتۆرە کە یەکێتیە پارتی
هەتا سەر ئێسقان دژایەتی کرد بەرامبەر بەوە تورکمانێکی کاندید کرد بەس بۆ ئەوەی کوردەکە نەبێ لەبەر ئەوەی یەکێتیە بۆی ئەم شەڕا یەکێتی نییە ئیکا ئەم کێبڕکێیە یەکێتی نییە ئیکا ئەم دووبەرەکی یەکێتی نییە ئیکا بەڵکو حیزبێکی ترە کە بەداخەوە لەگەڵ یەکێتیە لە حکومایە کە بەم شێوە ڕەفتارەکات بەڵام ئەوەش خەڵک ئەتوانێ خۆی بڕیارە دروستەکە بە بەڵام خەڵک ماندووە خەڵک لەسەر بڕیاری دروست بە شوێدا بدات دڵپاخە مەسەلەن من پرسیاری ئەوە بکەم بەڕێز سعدی ئەحمەد پیران دای مەکتەبی سیاسی چێتی ئەمڕۆ لە گەشتی هەواڵەکانی کاتژمێر 12 وتی ئەوانەی کێشیان دروستکرد لە عەرەبەکان بەشی شاماڵیان لە هەولێرە لە هەولێرەوە چوونەتەوە ئەوێ لە بۆ ڕێگات و چۆکەن و دێنەوە هەولێرش ئێستا حالیە بۆ ئیستراحەت و پشوو لە هەولێرن زۆر ڕاستە وا لە هەولێریەکانیش لە شوێنی خۆشتر و ڕاقی ترن زۆر ڕاست ئەمە بوو ئەگەر تۆ ئەمڕۆ دیقەتت دابێ لە کاتی چۆڵکردنی بارەگاکان یان چۆڵکردنی شوێنی خۆپیشاندەران ئەگەر دیقەتت کردبێ لە ڕووماڵی هەواڵەکانە بە پیکاب ئەو بەتانی و کەلوپەلی خەوتن و شتانی کە هاتبوو خرانەوە پیکابەکان جارێکی تر بەرەو هەولێر ڕۆشتنەوە ئەگەر دیقەت بی تاکبەتاکی خۆپیشاندەرەکان کاتێک کە بارگەکەی پێچایەوە چونکە نوێن و بەتانی شتی خەویشیان هەموویان بە هەمان ڕێگەی هەولێرا گەڕانەوە ئەمە پرسیارە ئەمە بێ خەڵکی کەرکووک بیزانێ ئەبێ خەڵکی کەرکووک حکم لەسەر ئەمە بدا بۆچی ئەبێ لە هەولێرەوە من پرسیارێک لە بەڕێزە دەکەم کەسێک دێ لەناو خۆپیشاندەرانەوە ماسکێکی لە دەما لۆگۆی وەیسی مەسعود بارزانی بەس تیشێرتەکەوێتی لۆگۆی ئاسایشی هەرێم بە تیشێرتەکەوێتی بەڵام لەناو خۆپیشاندانەکانەیە من پرسیار لە جەنابە دەکەم ئایا لەناو خۆپیشاندانەکانە لەگەڵ حەشدی شعبیە کەسێک ئەتوانێ ئەمە بکە ئەگەر بە بەرنامە نەنێردرا بێتەنە ئەو خۆپیشاندانەوە ئەمە بۆ خۆی پرسیارە ئەبێ خەڵک بیزانێ خەڵک جواب داتەوە من بەس ئەبێ خەڵک وەڵام داتەوە بەڵام حەشدی شعبی خۆیان ئەڵێن بەهۆی حەشدی شعبی و کەرکووک داگیر کراوە ئەوان خۆیان بە نەیاری حەشدی شعبی ئەزان ئەمە مزایدەیەکە بەسەر خەڵکی داماوی کەرکووکە ئەیکەن هەمیشە کەرکووک داگیر کراوە کەرکووک هێزی عسکەری لێیە کەرکووک سەرکوت ئەکرێ تۆ ئەتوانی بچی خەڵکی کەرکووک بدوێنی ئایا خەڵکی کەرکووک خۆ ئەمە ئەم پشێوی و ئاژاوەیە لەسەر بارەگایەکی حەشدی شعبی نەبوو کە ڕۆڵەکانی کورتیا شەهید کران لەسەر بارەگایەکی پارتیە ئەگەر پارتی خۆی بە حیزبێکی نیشتیمانی بزانایە ئەبوایە بڵێ من خوێنی نەوەکانی کەرکووک ڕۆڵەکانی کەرکووکم لا پیرۆسترێ لەو بارەگایی کە من ملانەی لەسەرەکەم هەر لە پێناوی ئەوەی ئەم ڕۆڵە خوێنگەرمانە زیاتر نەڕۆن بەرەو ئاراستەیەکی تر ئەوە من دەستبەرداری ئەو بارەگایە بووم و لە شوێنێکی کای بارەگایەکی ترەکەمەوە بۆ ئەوی ممارەسی سیاسی خۆمی پێ بکەم بەڵام پرسیارەکە لەمەیە تۆ چەق ئەبەستی لەسەر بارەگایەک و خەڵکی کەرکووکیش هانەدەی بە ناوی پرسی نیشتیمانیەوە خەڵک بە کوشتە دەی ئێستا خەڵکی کەرکووکیش گەشتونەتە ئەو قەناعەتەی کە هوشیارن مزایدەی سیاسی بەم شێوەیە ناکرێ خەڵک ئەزانێ کێ خزمەتیانەکە خەڵک ئەزانێ کێ هەمیشە لە بەرەکانی تنگانەیە لەگەڵ کەرکوچەکانە لە 16 ئۆکتۆبرەوە هەتا ئێستا بارەگایەکێتی نیشتیمانی کوردستان لە شوێنی خۆیان سابتە بەردەوامکاری سیاسی خۆیەکە کۆبوونەوەی خۆیەکە بۆچی کێشەیەکمان بۆ خەڵکی کەرکووک دروست نەکردووە لەسەر بارەگاکانمان کۆمیتەکانمان لە شوێنی خۆیەتی بۆچی ڕۆژێ لە ڕۆژان کەسێکمان لە ناو شاری کەرکووکە ئەزیێت نەدا لەسەر بارەگایەک لەبەرەوەی ئەمە خەڵکی کەرکووکمان لا پیرۆسترە لە خەڵکی کەرکووک لەسەر بەحرێک نەوتەوە زۆر وتراوە هەموو منداڵێکی کەرکووکی ژەواڵە ئەنی تاوانیان چێ بەس شەهید بکرێن بۆ ینی هەموو پیلانەکان لەسەر کەرکووچەکانە قڕ بەسەری و ماڵوێرانەکان بۆ کەرکووچەکانە یعنی بڕۆ سەیری ئەو شارەشکە ڕێک ماتەمێکە هەموو کاتێک بۆ من بۆ وەڵامی ئەوە بیرت ئەخەمەوە ڕۆژانی گفتوگۆکردنی بودجێ عێراق کاتێک کە هاتە سەر موچەی مامۆستایانی کەرکووک مامۆستایانی قوتابخانە کوردەکان لە کەرکووکە ئەوە فراکسیۆنی پارتی بوو زۆر بەسەر سەختانە ڕێگری کرد لەوەی کە ئەم مامۆستایانە موچەکانە بچێتی سەر عێراق ئەی باشە خەڵکی کەرکووکە بێ پرسیار لە خۆی بکە بۆچی پارتی ئەم ڕێگریەکە لەبەرەوەی تاکە هێزێک ئێستا بەدەستیانەوەیە کە ئەیانەوێ
تایە خەڵکی پێ ئەزێددەن خەڵکی پێ ملکەچکەن مەسلەی موچەیە بۆیە ئەو مامۆسایان جارێکی تر لەسەر بودجە جوانەکەی هەرێمی کوردستان هێشتەوە کە ئەوتا بەم شێوەیە موچیان ئەدەنێ ئەمە بۆ خۆی دژایەتیکردنێکی خەڵکی کەرکووکە من حەزم ئەکرد پارتی ئێستا ململانەی لەگەڵ یەکێتی بکە لە سەر کرداوکردنی شەقامەکانی کەرکووک لەسەر دامەزراندنی گەنجی کەرکووک لەسەر خۆشگوزەرانی خەڵکی کەرکووک لەسەر زیاتر پاراستنی ئەمنیەتی کەرکووک لەسەر وەرگرتنی پۆستە گرنگەکانی شاری کەرکووک بۆ کورد نەک تۆبێی لەگەڵ غەیرە کوردەکانە دەستێک کەڵکەی بەس لەبەر خاتری ئەوەی یەکێتی لەوێ بشکێنی ئێسک و پرسکی یەکێتی بشکێنی بەداخەوە ئەجەندای پارتی دموکراتی کوردستان لە کەرکووکە تەنها تێکشکاندنی باش ئەو پەیامەتان پێگەیشتووە ینی کێشەنیە لەگەڵ تورکمان و عەرەبوانە بەس یانەوێ ئێوە ئێمە هیچ کێشێک نابینین لەگەڵ تورکمانە پارتی هەیبێ یا لەگەڵ عەرەبە هەیبێ یا لەگەڵ حەشدی شعبی هەیبێ هەروەکو ئێمە نیمانە ئێمەش وەکو کیتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەو پێکاتانەی کە لە کەرکووکە ئەژین زۆر بە تەبایی سیاسەتی خۆمانەکەین نەکێشە بۆ ئێمە دروست کراوە وەنە ئێمەش ڕێگری لەوانەکەین وەکو پێکاتی ڕەسەنی شارەکە کە ممارەسی کاری خۆیان بکەن ئەمە سروشتی شاری کەرکووک وایە فرە پێکاتەیە پێویستە هەمومان بە کورد و عەرەب و تورکمان و مەسیحی و هەموو پێکاتەکانی ترەوە ڕێز لە بوونی یەکتری بگرین لە شارەکەیە بەڵام ئەوە پارتیە کە بەشێکە لە جەستەی کورد بەڵام لەولاوە کار لەسەر هاڕینی ئێسک و پرسکیکێتی ئەکا کە چەند ساڵە بەداخەوە پارتی لەو شارەیە بەس ئەمەیە کە دەڵێ دۆست ئسقانت ناشێنەوە هەوڵی ئسقانشکانی چیشەدە بۆیان ناکرێ بە دڵنیایەوە بۆیان ناکرێت چونکە کەرکووک و یەکێتی دوانەیەکی لێکدا نەبراون هیچ کاتێ یەکێتی سازش لەسەر کەرکووک ناکە بە دڵنیاییەوە نا ئەم نەرمینواندن و مامەڵەکردنێکی سیاسیانە بۆ کەرکووچەکان لە پێدەسەڵاتی یەکێتی یان ئەوێ دۆخکە خێر بۆ نەرمی بێ ئێمە بە پێچوانەوە ئەمە دیبلۆماسیەتە لە کاری سیاسیە بە پێچوانەوە یەکێتی سیاسەتی دروست ئەکا لە کەرکووکە هەروەکو پێم وتی لە کەرکووکە پێکاتی تر هەیە غەیری کورد غەیری یەکێتی پێویستە ئێمە ڕێز لەو پێکاتانە بگرین ئەگەر ئەمانەوێ شاری پێکەوە ژیان بێ شاری چەپکە گوڵەکە بێ ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو وتە بە نرخەی مامجەلالە بێ ئەو چەپکە گوڵە بپارێزین و ڕێز لە پێکاتەکان بگرین بەیەکەوە ممارەسەی کاری سیاسی خۆمان بکەین بەڵام تەمۆحی سیاسیش بۆ هەموو حیزبێک مەشروعە یەکێتی خەباتەکە بۆ ئەوی زۆرترین کورسەکانی شاری کەرکووک بەدەست بێنێمە ئەمە مافێکی دەستوریە کە تۆ خەباتەکەی لە پێناوی کورسەکانە زۆر بێ بەڵام با پارتیش بێ هەمان خەبات بکە بە شێوەیەک تێکشکانی تیانە بێ بە شێوەیەک پیلانجێڕی تیانە بێ بە شێوەیە کلێک گرێدانی تیانە بێ لەگەڵ دەوڵەتانی ئەقلیمی بۆ لێدانی کورد بۆ نمونە کاتێکە بەشێک لە بەرپرسانی پارتی قسە لەسەر ئەوە ئەکەن کەوە لە ناو خۆپیشاندەرەکانە پەکەکە هەیە باشە من نەمدیوە پەکەکە بە عەرەبی قسە بکە من نەمدیوە پەکەکە بە ستایلی عەرەبیەوە بچێتەوێ یعنی تۆ تەنها بۆ ئەوی تەبریرێک بدەیتە وڵاتانی ئیقلیمی دەی جارێکی تر کەیسی بارەگاکەت پەیوەستەکەیتەوە بە پەکەکە وەکو چۆن فڕۆکەخانەی سلێمانیت پەیوەست کردەوە بە پەکەکە جارێکی تر دەی بە هەمان بەرنامە ئەتەوێ خەڵک چاواشەکەی ئەمە ناچێتە سەر لەبەر ئەوەی پەکەکە هیچ بوونێکی نییە لە ناو خۆپیشاندەرەکانە و پەکەکە ئەگەر بوونێکی زۆر کەمیشی هەبێت لە ناو کەرکووکە بەڵام بەرژەوەندی لەوە نییە بچێ بڵێ من ڕێگری لە بارەگاکانی پارتی ئەەکەم لە کەرکووکە ئێمە و کۆیکێتی پێمان خۆش بوو قیادەی ئۆپراسیۆنەکانی کەرکووک چۆڵیکە پارتی بێتەوە لەوێ بێ ئێمەش پێمان باشترە پارتی هاوشانی مەکتەبی سیاسی بێ نەک بارەگایەکی تر غەیرە کورد بەڵام کاتێک پارتی دێ ئەم بەرنامەی بە ئەجەندایەکی تر ئەوێ جێبەجێکە ئەوەی لێ ئەکەوێتەوە و ئەبێ خۆشی تحملی دەرەنجامەکەی ئێستا کەرکووچەکان بەم شێوەیە چاوەڕوانی چی بکەن هەموو ڕۆژە چاوەڕوانی پیلان و سیناریۆیەک بکەن بۆ ئەوەی ڕۆڵەیەکی تریان شەهید بێ یان ئەبێ خزمەت بکرێن بڵێن بەسە ئیتر کاکە با ئەلمە گەنجەکانیاندا بمەزرێنین گەنجەکانیان مەشروع بکرێ بەو شارە ئەو نەوتە نازدارەی لە کەرکووکە هەیە هەتا فرۆشرا فرۆشراکەوە بۆ کەرکووچەکان نەبوو
بڕۆ سەیری شەقامەکانی ڕەحیماوە کە پەنجالی کە شەوراو کە شارە کوردەکە منتیقە سناعیەکە یانی هەموو وێرانە دڵپاخان خۆ تۆ زانیەتی بەناو کەرکووک ئێمەژەم ناوەنەوە کەرکووکە بینین ینی هەر ئەبێ بکرێنە ئەو تاقی کاری کە پیلانەکانی لەسەر ئەو گریمانیەچێتی پارتیەچێتی لەوێ پاڵ پێوەنا کورد دەبێ بەچ کاکزانە خەڵکی کەرکووک ئێستا زۆر لەوە هوشیارترە کە حیزبێکی سیاسی بێوێ ئەجەندای خۆی بەوان جێبەجێ بکە خەڵکی کەرکووک ئێستا ئەزانەیە بەرنامە سیاسەکان چۆنن و ڕەش و سپیژ لێک جاکاتەوە کێ ئەوەی کە ئەوێ مزایەدە بکە بۆ نمونە کەسێک کە لەسەر شاری کەرکووک کاندیدا پۆستێکی سیادی هەیە شاخەوان عەبدوڵڵا ئەمەدە نەبی بیتە ناو خۆپیشاندەرەکانەوە پێیان بڵێ ئەمە بارەگای ئێمەیە بە دەستور ئێمە وەری ئەگرینەوە بە یاسا وەری ئەگرینەوە بێ لەسەر تەلەفۆنەکەتەوە لە ڕێگەی پەیامنێرەکانەوە قسە بۆ خۆپیشاندەرەکان بکەین هەمووتان ئەو ڤیددیۆیەتان بینی کە خۆپیشاندەرە کوردەکان ئەوانەی کە خۆیان نردوبیانن ئەو پارتیانی کە خۆیان لەوەیە بوون ئەوان باسی ئەوەیان کرد کە تۆ ئەگەر خەمخۆری خەڵکی کەرکووکی ئەبێ بی لە پێشی ئێمەوە تۆ ڕابەرایەتیمان بکەی نەک بە تەلەفۆن هەواڵمان بپرسی یانێکیی کەیان لەو دیوەڵێ هێزمان لە ئاڵتون کۆپری دانا بەڵام بەرپرسی عێراقی لەبەر خاتری بەرپرسی عێراقی پارێزگاریکردن لە خاک پێویستی بە خاتر و خۆتری ئەمە ئەو نییە ئەگە تۆ بڕیارت داوە بەرگری لە خاک و نیشتیمان بکەی ئەبێ بڕیار بدەیت ئەبێ جێبەجێ بکەی بەڵام ئەمانە هەمووی بەرنامەی چاوەشەکاریە ئەمە سیاسەتی خۆڵە چاوکردنە بۆ ئەم گەنجانە بەڵام ئەگەر تۆ دیقەتێکی بارودۆخەکە بکەی ئەم ڕێژەکەمەی خۆپیشاندەرەکان کە چوونەتە ناوە لە ئاست ئەو کێشە گەورەی کە پارتی دروستی کرد زۆر کەمە بەڵام بەداخەوە شەهیدی لێکەوتەوە ئەگینا ئەگەر بۆ پرسێکی نیشتیمانی بێت ئەوەندە گەنجە ئامادە نابێت دڵنیا بە هەموو کەرکووک لەوێ ئامادا بێت بۆ پرسی نیشتیمانی بۆ بەرگریکردن لە خاکی کەرکووک بۆ سەروەری و کەرامەتی کوردبوون خەڵکی کەرکووک بە گەورە و بچووکۆ بەرگریەکە بەڵام ئەمەی کە تۆ لێرەیە بینێت کۆمەڵێک کە پارتی خۆی ئەیان نێرێ و جارێکی کەش خۆی بە کوشتیانەدا بۆی ئەجەنداکەیان جێبەجێ بێ بەداخەوە ئاڵای کوردستان لە کەرکووکا چێشەی هەیە مەسەڵەن زۆرە ترێکە بە بارگای مەکتەبی سیاسی کێتی ئاڵای کوردستان لەسەری ئەشەکێتەوە نەخێر هیچ کێشەیەکمان نیە باشە یەکێتی چی ئەکا بۆی ئەو دۆخە بەردەوام نەبێ هەوڵەکان لە ڕێگەی وەکو خۆت وتت لە ڕێگەی وەزارەتەکان لە ڕێگەی پەرلەمانتارەکان جێبەجێ بکە حالیان ئێستا تا ئێستاش دیلان خەڵکە نەهاتووە پەیوەندی بەوە هەیە کە گەڵ سەرۆک وەزیران لە کۆبوونیان هەر سێزدە پەرلەمانەکە بە تورکمان و عەرەب و کورد و ئەوانەوە چی بکەن ینی یەکێتی بێت چی بکات لە یەکەم ڕۆژی دروستبوونی ئەم گرژی و ئاڵۆزیانەوە جەنابی کاک بافڵ لەسەر خەت بووە لەگەڵ بەڕێز شیع سوودانی بۆ ئەوی وەزعەکە هێور بێتەوە نەگاتە ئاستی خوێن ڕشتن چونکە ئێمە پێشبینی ئەوەمانە کرد کە وەزعەکە بەم شێوەیە بێ لەبەرەوە جەنابی کاک بافڵ زۆر بەجددی لەسەر ئەم کەیسە بووە و داوای لە شیع سوودانی کردووە کە نێڵێ لە کۆنتترۆل دەربچێ و لە لایەکی کەشەوە بەڕێز کاک ئاسۆ کە سەرپەرشتیاری زۆنی سەلاحەدین کەرکووکە لە سەرەتای دروستبوونی کێشەکەوە هەمیشە لە بارگای مەکتەبی سیاسی بۆ بەشەو بە ڕۆژ و ئاگای لە وەزعەکان بۆەوە داوای لێکردوون کە وەزعەکە بەم ئاراستەیە نەگا جگە لەوەش وەزیرەکانمان لە بەغدا لە ڕێگەی بەڕێز کاک خالد شوانی و چەند وەزیرێکی کەمان لێوە لە ڕێگەی پەرلەمانتارەکانەوە بە بەردەوامی هەوڵی ئەوە دراوە کە وەزعەکە هێور کرێتەوە نەگاتە ئەم ئاستا دڵنیاتەکەم و ئەگەرێکێتی نیشتیمانی کوردستان ئەم هەوڵانی نەکردە وەزعەکە ئێستا لە کۆنتترۆل دەرچوو بوو بە شێوەیەک شاری کەرکووک ئاڵۆز بوو نەک قوربانی ترەکە بۆ ئەوەی کە ئێستا ئەو ترێکە هەمیشە کەمێزی دانووسانەکان کۆتایی پێهات شەڕەکان لە سەنگەرەکان یەکلاکردنەوە بەڵام خۆ هیچ دانووسان و هەوڵێکی دیبلۆماسی نەبووە تا بگاتەوەی سەرەوەی چوار کەس شەهید بێ مەسەلەن پێشتر لە سەردەمی شەڕی تیرۆرستانی داعشدا گەورەترین پەلامار دەهاتە سەر ڕەبیەکی مەلا عەبدوڵڵا و تەلوەرد و ئەو مەنتیقانە سێ پێشمەرگە شەهید دەبوو دوو پێشمەرگە شەهید دەبوو لوتی داعشیان ئەشکان ئەبوو بە ستۆرەیەک بۆ هەموو دنیا تەلەڤیزۆنە عالەمیەکان باسییانە کرد ئێستا خێرێکە مەسەلەن بۆ خاتری خوا مەسەلەن چوار گەنجی
کەرکوچی لەسەر بینایەک شەهید بن آخر والله ئەو کارە ساتە دڵپاخە لە وڵاتێک ڕووبدا بە قورئان دنیایەک خەڵک دەست لە کارە چێشێتەوە ینی زۆر بە سادەیە و پرسیارە لێ بکەم خۆ ناکرێەوە نیە تۆ حساب کە ئەنیەوە زەرجی دایکێکە مناڵە بێ باوکە بێ ئەنی ئەمە کارە ساتە واللهی لەو کەرکووکە ڕوو ئەدا یەکێتی چیترەکە بۆی ئەو نەزیفە بوەستێنە یان ناکرێت بە پیلانێک هەموو جارێت چوار کەرکوچی وڵا لەو لاوە 5 کەرکوچی خۆ کەرکوچەکان ستاوانیشانەکە کوردن کاکزانە بە تەکید یەکێتی بێدەنگ ناوێت لەم دۆخە بێ هەڵوێستیش نییە لەم دۆخەوە نەشوەستاوە بۆ نمونە من پێشەوەی بێمە بەرنامەکەتەوە لە کەرکووک گەڕامەوە نیوەی سەرکردایەتی کەرکووک لە کەرکووک بووە و سەردانی ماڵە شەهیدەکانی کردووە و ئاگای لە ئەحداسەکانە و لە سەرخەتە لەگەڵ بەغدا بەڵام کێشەکە ئێمە کێشەکە لەگەڵ خودی تەنها بەغدا نییە ئەگەر لەگەڵ خودی تەنها بەغدا بێ ئەتوانی بە ڕێکەوتنێک بە دانووسانێک تۆ بگەیتە دەرەنجامێک بەڵام کێشەکە لەگەڵ پارتیە لەگەڵ حکوومەتی عێراقی ئێستا هەرچی بڕیارێک هەرچی دانوستانێ هەرچی گفتوگۆیەک لەسەر ئەم کەیسە ئەکرێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانم بڵم تەرەفی دووهەمە بەڵام تەرەفی یەکەم لە کێشەکانە خودی پارتیە تۆ ئەبێ پرسیارەکە ئاراستە پێ ئەبێ پارتی چی بکە ئەبێ پارتی چی بکە لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆ ئەوەی چیتر جارێکی تر لەسەر بارەگایەک خوێنی ڕۆڵەکانی نەڕێژێ ئەبێ پارتی بگاتە ئەو قەناعەتی کە کێشەی بارەگاکەی ئەبێ بە ئاراسی ترا چارەسەر بکە نەک بە ئاراسی ڕۆژانگرنەوە لە انتخابات سیناریۆی تر هەبوو پیلانی تر هەبوو هەر سیناریۆیەک هەر حیزبێکی سیاسی لەسەر حیسابی خوێنی ڕۆڵەکانی ئەنجامی بدە دڵنیا بە خیانەتێکی گەورەیە چونکە ئینسان پیرۆسترە لە هەموو مەسەلەکانی تر پیرۆسترە لە کورسێکی ئەنجومەنی پارێزگا پیرۆسترە لە کورسی پەرلەمان پیرۆسترە لە پێگەی حیزبەکەش بۆیە هەر حیزبێک پەنا بباتە بەر ئەجەندا و سیناریۆیەکی تر بۆ ئەوەی زەرەر بە هاوڵاتەکانی خۆی بگەنە دڵنیا بە خیانەتی نیشتیمانیە ئەوەی دوێنەش خیانەت بوو بە زۆرێک لە زۆرەکان ئەوەی دوێنەش خیانەت بوو بە دڵنیایی خیانەتە تۆ لەگەڵ حیزبی ترا ڕێکەوی و سیناریۆ دانیت و ئەجەندایەک دروستکەی بڵێ بڕۆ ڕێگری بکە لەوەی کە من بگەڕێمەوە ئێمە ناوی چیێنی جگە لە خیانەت ناوی چی لێنی بە کوژدانی ڕۆڵەکانی ڕێگە ڕاستەکە بۆ کورد چیەکە ڕێگە ڕاستەکە تەنها یەک ڕێزیە ئێکوا دروستە بێ بە هیوای دروست بێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە دەستی درێژە بۆ تەبایی بۆ یەکڕێزی بۆ ئاشتەوایی بۆ بەرگریکردن لە سەروەری ئەم خاک و نیشتیمانە بەڵام ئیتر ئەو پەیامە گەیشتۆ بە خەڵکی کەرکووکێکی ئێوێ بە باوەشێکی میهرەبان بە دڵنیایی خەڵکی کەرکووک حەزەکەم بزانی هەموو ئومێد و هەموو هیوایەکان بە یەکێتیەکە لە شارەکە لەگەڵیان نەماوەتەوە لە خەم و ئازارە لە ناخۆشیەکانیانە لە هەموو ئەو معاناتێک کە خەڵکی کەرکووکەیەتی تاکە دەرگایەکە بۆی کراوەتەوە دەرگاکانی کێتی نیشتیمانی کوردستانە باش چیتر بکرێت لە ڕێگای بەڕێسەرەوە کۆمارەوە لە ڕێگای وەزیرەکانەوە کە خالی شوانی کە وەزیری دادا بۆی هەر کێشەیەک هەیە هەر بۆنی مەترسیەک هەیە بتوانرێت چارەسەر قۆناغی یەکەم پێویستە کە جەنابی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و هەروەها وەزیرە کوردەکان بە هەموو حیزبەکانەوە ئەوەیە بارودۆخی ئێستای کەرکووک ئارام بکرێتەوە ئێستا بڕۆ سەر شەقامەکانی کەرکووک ببینە بۆ نمونە ئەمڕۆ هەرچی گەڕەکە کوردەکان هەیە ماڵ بە ماڵ پشکێنراوە بۆ ئەوەی چەکەکان لەو ماڵانە بهێنرێتە دەرەوە بۆی کورد چەک کرێ لە ماڵەکانە بە دڵنیاییەوەی کێتی هەوڵی زۆریدا تا ڕایگرت چونکە دەستیان پێکرد لە گەڕە کوردەکانەوە لە شۆراوەوە لە ڕەحیماوە بەڵام بە خۆشحاڵیەوە بە هەوڵی کاک ئەسۆ ڕێگری کرا و داوایان لێکرد کە ئەمە قابلی قوبڵ نییە هەڵکوتانە سەرماڵان بۆ ئەوەی تۆ بچی چەک بدۆزیتەوە و خەڵک ئەزیێت دەی چونکە تەنانەت دەرگالێدان ئەزێتدانە بۆ خەڵک ماڵی بۆ ئیسراحەت و بۆ حەوانەوە ئەوە ڕایگیرە لەسەر دەست یەکێتی ئەوە ڕایگیرە بەڵام شارەکە پڕە لە هەمەڕ و لە هێزی عسکەری و ئەمە بەڕاستی سیمایەکە خەڵک تووشی دڵڕاوکێکە خەڵک تووشی نائارامیەکە هەرچەنە بڕیار وایە کە ئەمشەوە هێزانەش ئینسحاب بکەن و نەمێنن لە کەرکووکە بەڵام
وبێدمان وایە و ئەبێ هەوڵەکان بۆ ئەو بێ کە جارێکی تر ئەمە سەرهەڵ نەداتەوە چونکە ئێمە دڵنیاین لەگەڵ نزیک بوونەوەی هەڵبژاردنە پارتی بە جۆرێکی تر و سینناریویەکی تر بارودۆخی کەرکک ئالۆز دەکاتەوە بەڵام گرنگە خەڵکی کەرککیش پەیامێکەیە پێی بگە ئەوش ئەوەیە بەم ئەجەندانەی پارتی نەچێتە سەرخەت چێتی هەوڵی داوە لەگەڵ پێکاتە ڕەسەنەکانی کەرکک گفتوگۆ بکە بۆی ئەو تعایش سلمی کە لە کەرکک هەیە پارێزرێ هەمیشە لە گفتوگۆیە بۆ هیچ کاتێک گفتوگۆی نەپچڕێنەوە و بەردەوامیشە باشە پەیامت بۆ کەرکوچیەکان چییە بۆ ئەوەی کە بکە نەبنە سوتەمەنی هەندێک سینناریو پێ من دڵگرانم بەڕاستی بە شەهیدبوونی ئەو ڕۆڵە داماوەی خەڵکی کەرکک چکە من ئەمڕۆ کە سەردانی پرسەکانیانم کرد تێگەیشتم ئەو شەهیدانە هەمویان کوڕی بنەماڵەی هەژار و دەستکورتی ئەو شارن هیوادارم گەنجی ئەو شارە جارێکی تر بە ئەجەندای پارتی نەخەڵەتێ و بە وریاییەوە مامەڵە لەگەڵ مەسەلەکانە بکەن و وریابن لە تێفەڕاندنی هەر ئەجەندایەکی سیاسی بۆ مەرامی شخصی حیزبێک بەڵام ئەمە نابێتە ڕێگری لەوەی کەوە خەڵکی کەرکوک وە کورد بەرگری لە سەروەری خاکی کەرکوک بکەن ئەمە مەسلەیەکی نیشتیمانیە بێ هەمومان لە ئەمەدە باشیا بین بۆ بەرگری لە کەرکوک باشە بۆ خزمەتکردنی ئەو کۆبنەوە کەش کۆتایی پێات کۆبنەوەی سوودانی و نوێنەرانی کەرکوک لە ئەنجومەنی نوێنەران کۆتایی پێهاتوە هیوادارین دیلان خان یا یەکێ لە پەرلەمانتارەکان بێ ڕوونکردنەوە مامدات بێگومان هەر پەیوەندیەکەین بە دیلان خان وەڵکو بتوان لە ڕێی تەلەفۆنەوە جوابمان داتەوە باشە بۆ ئەوەی کە سیمای سەربازی بە کەرکوکەوە نەبێ بە ڕێزدڵپاخان هەوڵی یەکێتی چییە بێ لە ئەم شۆ تا بەیانی بۆی ڕۆژانی داهات و بۆی خەڵک بچێتەوە سەر کار و کاسبی خۆی هەم جەنابی کاک بافڵ و هەم سەرکردایەتی کەرکوک لەسەر خەتن بۆ ئەو هێزانە لە ناو کەرکووکە نەمێنن و لەبەرەوەی هەتا ئەو هێزانە لە ناو کەرکووکە بوونیان هەبێت بە دڵنیایی خەڵکی کەرکوک هەست بە ئارامی ناکە و ڕاستە ئەو هێزانە ئێستا خەڵک ئەزیێت نادەن و تەنها بەشێکیان بۆ ئەوەیە کە ڕێگری بکەن لە خۆپیشاندان بەڵام هەر چۆنێ بتەوێ حاڵەتی دەرونی خەڵک لە شاری کەرکووکە لە بوونی ئەو هێزانە لە ناو شارە ڕنگ بێت حاڵەتێکی نائارام و نادروست بێت یەکێتی لەسەر خەتە بە دڵنیاییەوە مەژغۆڵە دیارە پەیوەندیمان کرد بە دیلان خان دیارە مەژغۆڵە دڵپاخان پێت وایە بێ شیع سوودانی محەممەد شیع سوودانی چ بڕیارێکدا بۆ کەرکوک بۆی بتوانرێت بەڕاستی و سەرۆک وەزیران ڕۆڵی خۆی ببینێت بەڕێز سوودانی بڕیاری داوە پێشتر کە کینۆ ئەو بارەگایە چۆڵ بێت بە شێوەیەکی ئارام و پارتی بچێتەوە بارەگاکەی خۆی بەڵام دیارە لەسەر سکاڵای یەکێ لە پەرلەمانتارە عەرەبەکان بەڕێز دیلانم کاتت باش من لە ڕاستەخۆ لە بەرنامەی پانۆراما لەگەڵتم ئەگەر زانیاریم دەیتێ لەسەر کۆبوونەوەکەتان لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق بڕیاری چی درا بۆ کەرکوک بۆی جارێکی تر خوێنی کەرکووچەکان نەڕژێ بۆ هەر بابەتێک لە سەرەتادا سوپاس بۆ ئێوە ئێمە لە کاتژمێر حوتەوە لە کۆبنەوەین لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران زۆر بە وردی گوێی لە ڕاو بۆ چوونی ئەنجامانی پەرلەمان لەسەر جەمپێک هاتەکان بەڕاستی و بە سەراحەت ئەجواءەکی متەشەنج بوو و ئەجواءەکی ئاسایی نەبوو پێکاتەکانی تر بە تایبەت پێکاتەی عەرەبی زۆر متەشەنج بوون لەسەر بابەتەکان دەستپێکی قسەکانی من بۆ بوو کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران جەنابیان کەم تەرخە من بەرامبەر کەرکوک مقەسرن بەرامبەر کەرکوک کە لەم کاتەیە ئێستا دێنە سەر خەت و کۆبوونەوە بە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە پارێزگاکەیە ئەکەن ئەبوو ئەم کۆبوونەوەیە پێش 6 ڕۆژ پێش ئێستا بکرایە نەک دوای ئەوەی کە خوێن ڕژە سوودی چییە ئێستا ئێمە دوای ڕشتنی خوێن دانیشین و بگەین بە نەتیجە بەڵێ عەرەب بەچی ئیتیجاهی قسەیانە کرد پێکاتی عەرەبی پەرلەمانتارەکان ینی متەشەنجەکە لە چیا بوو بەڕێز دیلان خان بە تایبەت زۆر باس لەوە ئەکرا کە کورد و کە پێشمەرگە ئەمانە لە ساڵانی ڕابردووە
بوونەتە هۆی ئەوەی کە ماڵ و دی ئەوان وێرانیان کردوون کەوانە باسییان لەوە ئەکرد کە ئێستش مغەیبینیان هەیە و ئەمە نقاتەکانی ئەوانە کە باسێکن لە هەموو کۆبوونەوەکان کە ڕوحێکی زۆر زۆر شۆڤێنی ئەستۆ بۆ ڕابردوو ئەمە ڕابردوو بەڵام لەلای ئەوان ئێستش هەر باسی لێوەکرێت باش بۆیە ئێمە زۆر بەڕوونی بۆ جنابی سەرۆکوەزیرانمان ڕوون کردەوە کە ئێمە ئەمانەوێت لە سایی ئەم حکوومەتەی کە هەیە جارێکی تر تاریخ دووبارە نەبێتەوە ئەوەی لە کاتی ڕژێمی پێشوو لە کاتی داعشا بەسەرمان هاتووە وەکو کورد لە ماڵوێرانکردن لە کوشتن لە بڕین جارێکی تر ئەمە دووبارە نەبێتەوە لە ژێر موسەمەیاتی ترا گەڕەکەکانی ئێمە بۆ مداهەمە بکرێن ئێمەین کە ئێستا داعشین بەڕاستی ئەمانە هەمووی بابەت بوون کە لەگەڵ جنابی سەرۆکوەزیرانە قسەمان کرد قەراری ئەو چی بوو بڕیارەکان چی بوو لە کۆتاییە بەڕێز دیلان خاتون بفەرموو باسمان لە پشتگوێ خستنی کورد کردووە و نەهاوسەنگی کرد لە هەموو پۆستەکانە باسمان لە تەمیز و تەهمیش کرد کە ئێستا هەیە لە کەرکووکەوە بە تایبەت بۆ پێکهاتەی کوردی تەنانەت خۆ پیشەندەرانیش کە لە پێکهاتەی کوردن بە پێی راپۆرتە پزیشکیەکان دەری ئەخەن کە ئەوەی کووردە تووشی تعزیب بووە ئەوەی عەرەبە زۆر مامەڵەیەکی باشی لەگەڵ کراوە ئەمانە داواکاریەکانی ئێمە ئەوە بوو کە سەرجەم ئەوانەی کە گیراون ئێستا بەربدرێن بەڵێ بەردەوام بە دیلان خان بەڵێ لەگەڵ جەنابتم بەڵێ بەردەوام بە بەڵێ بەڕێز محەممەد شیع سوودانی بڕیاری چیدا بەڕێز دیلان خان داوامان کرد سەرجەم دەستگیراوەکان ئازاد بکرێن لێپێچینەوە لە خۆپیشاندەران نەکرێت و هەڵکوتانە سەر ماڵی کورد و گەڕەکە کوردیەکان ڕابگێرێت هەروەها قەرەبووی شەهیدان بکرێتەوە و بریندارەکان و خۆپیشاندانەکان یعنی قەرەبووی ئەمانە قەرەبووی شەهید و بریندارەکان بکرێتەوە لێکۆڵینەوەش لە ئەشکەنجەدانی خۆپیشاندانەکان بکرێت کەوا بەپێی تەقاریری طبی بەپێی راپۆرتە پزیشکیەکان دەری ئەخەن کە ئەوانەی کە کوردن ئەشکەنجە دراون و خۆپیشانداری عەرەب هیچ جۆرە ئەشکەنجەیەکی بەرامبەر نەدراوە ئەمانە وەرەقەی ئێمە بوون کە خسمانە بەردەمی سەرۆکوەزیران و بە نووسراوی بەپەلە ئاراستەی جیهەت لایەنە پەیوەندیدارەکانی کرد بۆ ئەوەی ئیجراعاتی لەسەر بکرێت بەڵێ لەسەر لایەنە کوردەکان و ناکۆچی و گەڕانەوەی پارتی هیچ قسەیەکرا پێکهاتەی عەرەب زۆر بە توندی دژی گەڕانەوەی ئەو مەقەڕە بوون بۆ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەوە بوون کە پارتی هەبێت لە کەرکووک بەڵام مەقەڕی قیادەی عملیات بە هەیبەتی خۆیان بەوە ئەزانن کە قیادەی عملیات شوێنی ئەوەیە کە ئەمنیەتی ئەوانە پارێزێ بۆی ئەوان ئامادەنین ئەو مەقەڕە جارێکی تر تسلیم پارتی دیموکراتی بەڵێ ئەخیر من بەڵێ ئەمە لەسەر ئەمە نەبوو ئێمە گرنگ نییە بەلامانەوە مەقەرەکەیان ئەدرێتەوە یاننا لە ڕاستیە ئێمە نقطەی ئێمە ئەوە بوو کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە ڕئیس وزەرا مقەسیر بووە کە ڕێگەیەکی سەرەکی گیراوە لە کەرکووکە نەهاتووەتە سەردەنگ و هەتاوەکو ئەزمات زیادی نەکردو لە حافەزەکەی ئەو نهاتووەتە سەردەنگ بەڵێ هەر سێ ئەندامەکەی کەرکووکی تیا بوو دیلان خان بەڵێ باشە بەڕێز سەرۆکوەزیران زۆر بە کورتی لەمای خولەکەی کا پێم بڵێ بڕیاری چیدا ئەو پێشنیازانی ئێوە کردتان بۆی سەرجەم دەستگیراوان ئازادەکرێن و لێ پێچینەوە لەگەڵ خۆپیشاندەران نەکرێت ئەمە یەکێک بوو لە داواکاریەکانی ئێمە و بە هەمان شێوە هەڵکوتانە سەر ماڵ و ماڵی کورد و گەڕەکە کوردیەکان ئەمە ڕابگیرێت ئەمە داواکاری ئێمە بوو و ئیحالەی کرد بە پەلە بۆ لایەنی پەیوەندیدار بۆی ئیجرائی لازمی لەسەر بکرێ و هەروەها فتحی مەلەفی تحقیق بکاتەوە لەسەر خۆپیشاندەران کە لە ماوەی ڕابردووە کورد ئەشکەنجە دراوە و تەقریرەکەی بێت و ئیجراعاتی لەسەر بکات جەنابی سەرۆکوەزیران. بەڵێ سوپاس بۆ بەڕێز دیلان غەفور ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس بۆ بەڕێستان
دڵپاخان سوپاسی جەناب دەکەین دامی سەرکردایەتێکی نیشتیمانی کوردستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بخواتان لەگەڵ